ساڵتان لەوێ بەڕێزان من ئەلەندکاوە خاوەنی بەرنامەی قورآنی پیرۆز پەرتووکی خوددا لێرە باسی بەرنمەکەکەین کە لە چوار بەشی سەرەکی پێکاتەوە کۆبینن قورآن فەرهەنگ پۆلێنکاری تاقیکاری لەگەڵ پتر بەشی قورآن لەم لیستی سوورەتە پێکاتوە سوورەتەکان پێکاتوە کە لێرەوە ئەتوانین بۆم نەبچینە سەر سوورەتێکی دیاریکرا و بەن ناچینە سەر سوورەتی یونس ئاەتی بۆ نمونە 56 ئەڵین ڕۆیشتن ڕاستە خۆمان باتە سەر ئاەتی 56 سوورەتی یونس کاتێک کە ئاەتێکەکەمەوە لە کۆمەڵێک تەفسیری کوردی پێکاتۆ کەسیانان بە دینی و دانێکیان هەورامیە زمانی ئاماژەشمان هەیە کە بریتە لە ئەو تەرجمەی قورآنی کە بۆ نابیستەکان کراوە ئەگە بۆ من بمەوێت لە ئاەتێکدا وشەیەک تێبگەم وشەیەکی عەربی تێبگەم پێویستە پەنجە بنێم بە فەرهەنگە باشە لێرەڵێن بۆم نەوە شیفا لە چی هاتووە لە شەفاوە هاتووە و زۆر بە وردی پێناسەیەکی کوردیت بۆ کات هی وشەکە زۆر باشە ئەگەر بۆ منە بمانەوێت وەرگێرانی هێوی بکەینەوە کە هی بەندەیە و 9 ساڵم پێ چۆتە وەرگێرانی قورآنم کردووە لە 2015 تاکو 2024 تقریبا کاتێک یکینەوە وەکووە بینن وەرگێرانێکی دەقاودەقی قورآنە ئەگە بمانوێت پەنجە بنین بە تەفسیرەکە شاتوین بم لە پەنجە بنین بەم یەکەیە ئەگەر بینین یەک بۆن ئەم یەکەی ئێرە ڕەبتی هەیە بەم دەستەواژی ئێرەوە جا ئەم تەفسیرە چییە بۆم ناکرێ وشەیەک بابلین حەدیثێکی تیابێ یان شارێکی تیابێ کە ڕەبتی هەیە بە ئاەتەکەەوە وردەکاریکی زۆر زۆتیش کە لێرە لە بەرنەبوونی کات ناتوانم هەمووی بخەمە ڕوو پەیوەندی دارەکان ئەمە لێرەیە کاتێکە پەنجەی پیانی هەموو ئاەتان و بێنێ کە ڕەبتی هەیە بەم ئاەتەوە لە ڕووی واتەوە بێیان لە ڕووی مەبەستەوە بێ باشە زۆر باشە کاتێکە ئینە دەرەوە لە بەشی باڵین بەشی قورآن بەشی نزامان هەیە نزاکانی قورآنی تایە ئەمە هەموو نزاکانی قورآن لێرەیە لیستکراوە کاتوانی بۆ منە ڕاستەخۆ ئاەتەکەش بکەیتەوە بە هەماشیەوە لێرە شاگەر ببین 1 2 3 4مان هەیە چوارەکەیتەوە تەفسیری هێوید بۆ کاتۆ سەبارەت بەم ئاەتە لێرەشا پێشتر و پاشترمان هەیە توانی پێشتر و پاشتری ئاەتەکان ببینیت زۆر باشە بەشی فەرهەنگ ئەوە بکە ئێستا پیشاندان بۆ نمونە ئەتوانی ڕاستەوخۆ بچیتە سەر لێرە 28 پیتمان هەیە پیتی عربی بۆ منە بەشی پیتی ئەلفەکەینەوە وشەی بۆ نمونە ئەبەت یەک وشەی لێوە دروست بووە باشە یەک وشەی لێ دروست بووە کە بریتە لە ئەبەدا لە قورآنە 28 ئاەت لەسەر ئەم وشەیە هاتووە زۆر باشە ئەمە باڵین لەبەر نەبوونی کاتوەکوتم ناتوانم هەر هەموو بەشەکان ڕووکەمەوە فەرەنگی واژە قورآنیەکان ئەمە هی مامەسەناسی سوبحانیە وەکو لێرە بینن کە هی دکتۆر مەحموود زمناکۆی کۆی کردێتەوە هەر هەمووی لێرەیە وشەکانمان داناوە لێرەشا فەرهەنگی هێویمان هەیە هەرهی فەرهەنگی بەندەیە سەر بە تەفسیری هێوی بەشی پۆلێنکاریمان هەیە لێرەیە پۆلنامی قورآن بۆ ناگە لێرە پەنجە بنێم بە پۆشتەی ئافرەتانە هەموو ئاەتانم بۆینە کە باسی پۆشتەی ئافرەتانەکە پەنجە بنێم بە مانگە هەموو ئاەتانم بۆینە کە باسی قەمەڕەکات زۆر باشە بابەتنامەی هێوی بریتە لە کۆمەڵێک بابەت سەبارەت بە قورآن یان سەبارەت بە زانست کە هەردووکیان پێکەوە ڕەب دەکاتەوە جا ئەتوانی بۆ منە لێرەیە کاتێککە پەنجانی بە شوێنەوەرناسیە بنمونە ئەو بابەتان و وێنێکە سەبارەت بە شوێنەوەرناسین سەر بە شوێنەوەرناسین بەشی تاقیکاری لێرە ئەمە بەشێکی تازێ بۆ منە کاتەگۆریەکە هەڵە بژێرین پۆلەکە هەڵە بژێرین ئەڵین سێ پرسیارمان بەرێ ئەو کاتە پرسیار لێکە سەبارەت بە بابەتەکانی ناو قورآن بۆ ناڵێ وشەی ڕەمەزان لە ئەسڵەوەمانەی چیت قرچاندن یان گەرمیەکی زۆر ئەڵێ سوحوفی ئیبراهیم و موسی لە چه سوورەتێکدا باسکراون ئەڵین ئەعلا بۆ منە دانێکیان بە غەڵەتێک باسکەین ئەوەتە مە هەڵەتێک هەڵبژێرین کاتێککە تەواو بین ئەنجامەکەشت پێ دەڵێت بەو شێوەیە خی گەورە هەموو لایەک سەلامت کا و لێرەشا هەموو زانیاریەکان خراونەتە ڕوو سەبارەت بە ئەپلیکیشنەکە بە گشتی